سڵاو بینەرانی خۆشەویست، خۆشحاڵم ئەمڕۆژ لەگەڵتانم لە دروستکردنی خواردنی ئەمڕۆما پێک هاتیە لە مەحشی پەتاتە. پێستەکانی ئەم جۆرە خواردنە بریتین لە پەتاتەی کوڵاو، مەعجونی تەماتە بەو شێوەیە هەندێک خەستم کردیتەوە لەگەڵ پەنیری پیزا، پەنیری مۆزەرەلا، هەر جۆرێک بیتین، هەندێک جێر پێ خۆشترە، پیاز لە بۆ قیمەکەی، خۆیە بیبەری سوورتیژ لەگەڵ قیمەی بارەزی خۆت چەندی بەکاردەین لەگەڵ کێرەوزیشمان پێویستە. خۆشەویستان پێکهاتەکان هەر ئەوەندە بوو باسمان کرد. ئێستاش لەگەڵم بن لە هەنگاوەکانی دروستکردنی. سەرەتا قیمەکەی دروست دەکەم، هەندێک ڕوون پێویستە، دوای ئەوەی ڕووناکەم تێ کرد. کەمێک خوێ خۆشەویستان، قیمەکە تا قیمەکە بە پێڕا دەگاتن. پەتاتەکەی ئامادە دەکەم بەو شێوەیە. پەتاتەکە کوڵایە نەرمە، پەتاتەکە بەو شێوەیە ناوەکەی هەندێک دەکۆڵم، یعنی هەندێک لە ناوەکەی دەردەینم هەتاکو قیمەکەی بخەمە ناوی، بەڵام ئەو ناوەشی دیسان لەگەڵ قیمەکەی تێکەڵ دەکەمەوە خۆشە. ئەوا سبر، بەڵام ئەگەر پەتاتەکەت کوڵان ئەو تێبینێ باز بکەم، یعنی بە گەرمی ئەوها ناوەکەی مەکۆڵات چونکە دەشکێتن، یعنی ئەگەر پەتاتەکە سارد بیتەوە باشترە لە ئەوی هەتاکو نەشکێتن. ئەگەر یعنی هەندێک ئەوها ئەستوریش بیچێشەنە لە برەوەی پەتاتکە کوڵایە و پڕ ڤیتامین و خۆشە، یعنی پێویست ناکە زۆر تەنکی، بەس هەندێک ناوەکەی بکۆڵی لە ئەوی هەندێک قیمی بخێنە ناوی. خۆشەویستان، دوای ئەوەی گۆشتەکە کەمێک ئاوەکەی وشک کرد، ئەجا هەندێک ئاوی تێ دەکەم تاوکو جوان، کەمێک تقریبا نێو بەرداخ ئەو جەوەی ئاوەکەی وشک کرد، پیاز و کەرەوزەکەشی لەگەر بیبەرێکی تێ دەکەم هەتاوەکو تامی خۆش بیتن. خۆشەویستان، ئێستاش یەک دانەمان ماوە ناوەکەی بکۆڵم. طبعاً ئەو پەتاتەی دیسان بەکاردێنم لۆ هەندێک لە ناوقیمەکەی دەکەم و لەما کاتە دەتان بیکەیتە زەڵاتە یان دەتانی لە ناوڕۆن و پیاز سوورکەیتەوە، یعنی خەسار نابیتن. بس هەروەکو گوتم بە پەتاتەکە یعنی هەندێک سار ببتەوە، چونکە ئەگەر بە گەرمی ئەوها ناوەکەی بکۆڵیتن تەنیشتەکانی دەشکێتن، ئەگەر ئەوها هەندێک سار بتەوە هەندێک تۆن دەبیتن باشترە. ئێستا هەمووی تەواو بوو، بەس مایە قیمەکە پێویستە هەندێک پیاز پیازی ورکەم لەگەر کەرەوز لە بۆ قیمەکەی هەتاوەکو قیمەکە کەم بەچی مایە بکولێتن، چونکە ئاوم تێ کرد دیسان ئەو ئاوەی وشکاتن. ئەوجا هەندێک پیازی ور دەکەم،
ئێسش قیمەکە تەواو کوڵا یعنی هێشتا مایە پیازەکەشی تێ بکەم بەس با پیازەکە کەم بیتن چونکە لەناو پەتاتێکەکەی ئەوەندە زۆر نایگریتن قیمە کەوەک گۆشتەکە زیاتر بی باشترە یعنی ئەگەر نیو کیلۆ گۆشت بوو بە یەک دانە و نیو پیاز ئەوە بەسە پیازەکەش تقریبن کەمەچی مایە سور بیتەوە ئەو جارە لە جیاتی کەرەوز دەمێ هەندێک بیبەری تێ بکەم لە ناو قیمەکەی مەرج نییە بیبەرەکە ڕەنگاوڕەنگ یانی سوور بی زەرد بیتن هەرچ بیبەری سەوزیش بیچێشەنیە گرنگ ئەوەیە تامەکانیان وەکو یەکە تەقریبەن خۆشەویستان پیازەکەش سوور بیتەوە ئێستش هەندێک لەو بیبەرەی تێ دەکەم هەندێک دەهێڵمەوە ئیشم پێیتی دوای ئەوەی کە پەنیرەکەم بە سەریدا کرد هەندێک لەو بیبەر لە سەریدا دەنێم و جوانتریشە و خۆشتریش دەبیتن بیبەرەکەش هەندێک نەرم بیتن لەگەڵ تامی گۆشت و پیازەکەی یەکتر تامەکەی وەربگریتن بە ئارەزووی خۆشت مەسەلەن بەهاراتێک مەسەلەن زۆر تیژبی کەم تیژبی ئەوەش بیبەری تیژ سوور تەوان هەندێک تیژبی خۆشترە کەمێک لەگەڵ بیبەرێک بیبەری تیژ کەمێک خوێ کەمێک ئاوی کوڵاش بە هەندێک ڕۆم بیتن ئەو جێ تاوەکو ئەو مەرەگەیە دەکوێتن کاتێک کوڵا دیکەمە ناو قالبەکە ئەو جێ پەنیرەکەی لەسەر دادەنێن خۆشەویستان ئێستش ئەو ئاوکەی کە لە بۆمان ئامادە کردبوو تەواو کوڵا بە بەو شێوەیە بیتن زۆر خەس نەبیتن چونکە لە ناو فۆرنیش کەمەک خەس دبتەوە ئێستا دەکەمە ناو بنی پەتاتەکەی ئەوە لە کەلێنەکان بکەمە ناوی باشترە و دەشتانی پێش ئەوەی پەتاتەکەی دابنێ ئەو مەرەگەیە دابنێ احتیادیە خۆشەویستان ئێستاش لەسەر پەتاتێکەی هەندێک پەنیری دادەنم هەر جۆرە پەنیرێک بیتن خۆشە بەس ئەگەر بکرێ پەنیری مۆزەرێلا بی باشترە پەنیری پیزا ئەوجێ ئێستا من هەندێک بیبەریشی لەسەر دادەنم لە ئەوەی جوانتر بیتن لەگەڵ پەنیرەکەی هەندێک سوور دەبیتەوە بە ئەوەندەش دابنێم خۆشەویستان ئێستش پەنیرەکەمان دانا لەگەڵ بیبەرەکە دیکەمە فڕن هەتاوکو پەنیرەکە یعنی بەس سەرەوەکەی پێ دەکەم چونکە مەرگەکە کوورایە و پەتاتێکە و کوڵایە هەموویان کوڵایە بەس پەنیرەکە دەمانەوێتن هەندێک بتاوێتەوە مەرج نییە درەجەکەی 200 بیتن باشە یعنی 300 نەبیتن و 180 نەبیتن 200 باشە لۆ پەنیرەکەی بەس سەرەکەشی پێبی لەناو قابەچی ئەوها بیتن کە بتانم بکەمە ناو فڕن ئەوجا هەر قابک بخۆتان پێتان باشە گرنگ کە بکەمە ناو فڕن تەسیری نەبیتن ئێستاش بەس سەرەکەی
خۆشەویستان هەتاوەکو ماشێکە لە ناو فەرنیەکەتەوە دەبێتن و پەنیرەکەی خەز دەبتەوە. ئێستاش برنجی لەو ئامادە دەکەم لەگەڵی برنجێکە هەندێک کەس دەپارێزیتن و ئەمن دای دێخم و هەندێک کەسیش دەڵێ ئەمن نازانم دای بێخم، بەڵام برنج بەداخستن بەرەی من تامی خۆشترە و هەتاوەکو جوان دەربچیتن دایمان ڕێژەی ئەو برنجەم لەبەر ئاو کردبوو، ئەو برنجەم لەبەر ئاو کردبوو، ئاوەکەم بەتاڵ کردی ئێستا. هەندێک کەس دەڵێ ئەمن برنجی داخستن لە جوان دەرناچیتن، لە ئەوەی جوان دەربچیتن یعنی وەکو پارزین دەربچیتن بە ڕێژەی برنجەکە لەگەڵ ئاوەکە یەکسان، یعنی ئەگەر یەک بەرداغ برنج بوو با یەک بەرداغ ئاو بی، مەبەستم ئاوی کوڵاو کە تێ دەکەی. بەس ئەمن دەمەوێت برنجەکە بەو شێوەیە دروست بکەم. هەندێک لە برنجەکە دەخەمە ناوڕوونەکەی سوور بیتەوە وەکو شاعریە. خۆشەویستان هەتاوەکو ئەو ماشێکە لە ناو فەرنیەکە پێڕا دەگاتن و پەنیرەکەی خەز دەبێتەوە. ئێستاش دەزەکەم بە دروستکردنی برنج هەتاوەکو لەگەڵ ماشێکەی. بەس ئەمن برنجەکەی دادەخەم ناپارزنم لە ئەوانەی کە نازان برنجی دابێخن ئەوەی بکەنە قیاس، مەسەلەن ڕێژەی ئاوەکە لەگەڵ ڕێژەی برنجەکە یەکسان بی، یعنی ئەگەر چەند بەرداغ برنج بوو مەسەلەن 3 بەرداغ برنج بوو با 3 بەرداغ ئاوی کوڵای بیتن. ئێستاش برنجەکە دەمێت لەگەڵ شاعریەی. ئەو جۆلی دەگەڕ هەتاوەکو ئاوەکەی کەم دەکاتن پاشان دەکەینە دێم. خۆشەویستان ئێستاش ماشێکەمان تەواو بوو، پەنیرەکە خەست بوو لە ناو فڕن، هەروەکو ئاماژەم پێ کرد دەرەجەی فڕنەکە 200 بیتن، تقریبەن 15 دقە تا 20 دقەی پێویستێت بەس پەنیرەکە خەست بیتەوە، یعنی بتاوێتەوە هەندێک. برنجەکەشمان لۆی ئامادە کردیە تەواو بوو لە کوڵان. بەم شێوەیە دەمەوێت دیکۆرێکی لە بۆ دابنم بیکەمە ناو قاوێک هەتاوەکو شێوەی جوان دەربچیتن برنجەکە لە کاتی تێکردی ناو قاپەکە. هەندێک دای دەگرم هەتا شێوەکەی خەر و جوان دەربچیتن. جارێ قاپەکە لا نادەم هەتاوەکو شێکەشی تێ دەکەم ئەوزە بە یەکجار لای دەم. ئەوە چکە پەنیرەکە زیرە ئەوجا چەند ڕایکیشم ئێستا تەواو بوو.
خۆشەویستان هەندێک کەرۆزی لەسەر دادەنێم جوانترە و سوودیشی زۆرە. ئەو بوو خواردنی ئەمڕۆمان ماشی پەتاتە لەگەڵ برنج. هیوادارم ئێوە سووتان لێوەرگرت بیتن و کاتی کەمی دەوێتن لە ئامادەکردنەکە تام و لەزەتیشی خۆشە. لێرەدا دێنا کۆتایی بەرنامەی ئەمڕۆمان تا بەرنامەیەکی تر و زۆرێکتری خواردن بەخوای گەورەتان دەسپێرم خواتان لەگەڵ.